مامۆسای بەڕێز ئەوەی من لی تێناگەم ئەوەیە کە محەممەد پێش ئەوەی کە بێ بە پێغەمبەر خەڵوەتی کێشاوە. ئایا ئەم خەڵوەتی لە چێوە هاتووە و چۆنی کردووە و لە چێوە فێر بووە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان و ئازیزان، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خەڵوەتی کردووە. بەڵێ خەڵوەتی کردووە. ئەی خەڵوەت لە چۆ فێر بووە؟ خەڵوەت هەر کاتە ئینسانە بێ مشکی ساف بێ، بگاتە نەتیجەیەک، زانایە بێ داهێنانێ بکە، هاوکێشەیە حەلکە، خۆی بەبێ ئەوەی کەسبی بڵێ لەناو مختەبەرەکەی خۆیە یاخود لەناو ماڵەکەی خۆیە خەڵوەتەکات و خۆی جا ئەکاتەوە خۆیدا ئەبڕێ بۆ ئەوەی کە مێشکی ساف بێ، بۆی کە بگاتە داهێنانێک. تەنانەت زۆرجار خۆی برسیەکە بە شێوەیە کە تاقی هەموو لاشی ئەیا بە مێشک و ئەیا بەدڵی بۆ ئەوی کە بتوانێت لەو سەرنجامە نزیک بێتەوە کە خۆی بۆی ئەچێ. دیارە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەو واقعە ڕازی نەبووە کە لەو کاتەیە لە مەکەیا گوزەراوە. دنیا هەر ئەوە بێ، خەڵک بێت و بچێ و بژی و بخوات و ژن بێنێت و گەورە بێت و پیر بێت و بمرێت و دنیا بەجێ بێڵێ دنیا هەر ئەمە نییە. پێغەمبەر صلی الله علیه و سلم حاڵی بووە کە دنیا هەر ئەمە نییە. ببرە پێویستی بە کاتێکی تێفکری بووە، تێڕامان بووە، بە خۆداچوونەوە بووە، بۆیە ساڵێک جارێک خەڵوەتی کردووە لە ناو یەکێک لە ئەشکەوتەکانە ماوەتەوە. بەڵێ لە دینەکانی پێشوشا خەڵوەت هەبووە، وەکو خوای گەورە کە باسی زەکەریا کا فەرمێ فخرج على قومه من المحراب، هاتە دەرەوە کە کاتێک لەناو میحرابە و دیارە خەڵک دەرەوە بوون ئەم ناو میحرابەوە هاو بۆلایە یاخود فنادته الملائكة وهو قائم يصلي في المحراب، کە دیارە لەناو خەڵوەت و لەناو محرابەکانی خۆیان ماونەتەوە و عیبادەتی خوای گەورەیان کردووە. یاخود کە باسی مەریەمەکە عەلەیها السەلام فەرمێ چی؟ ئەفەرمێ واذكر في الكتاب مريم إذ انتبذت من أهلها مكانا شرقيا، خۆی لە قەومەکەی دابڕی یاخود داڕنی یاخود بەجیا خەڵوەتێکی بۆ خۆی بەست فاتخذت من دونهم حجابا، پەردەیەکی بۆ خۆی کێشا و کردی بە خەڵوەت و بۆ خۆی تایە ئەمایە بۆ عیبادەت. واتە پێغەمبەران یاخود پیاوچاکان یاخود ساڵحان هەتا ئەم دوایش هەتا ئیستاکانش لەناو کووردا ئەم خەڵوەتە هەیە. بۆ معلوماتی جەنابتان کە لەوە ئەچێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوای پێغەمبەرایەتی لە غەیری دەشەوی ڕەمەزانە خەڵوەتی نەبەستە بێ یاخود نەما بێتەوە لە هیچ شوێنێکە، بەڵام هەتا ئیستاکەنە کابرایەکە خۆی بە وەلی خوا و نزیکی خوا و دەروێش و مرید و ئەوە ئەزانێ ئەم خەڵوەت و ئەم خۆداڕنینەی هەیە و بەچێتە ناو خەڵوەتەوە کوردەواری خۆمان ئەڵێن نایخۆێنێ دێوانە، نایخۆێنێ خەلیفە، نایخۆێنێ هەر شتێک لەناو خەڵوەتە ئەمێنێتەوە بۆ ماوەی چەند ڕۆژێک چەند دەنگ و خوڵمایە لەگەڵ خۆیان ئەبا و بەو شێوەیە ئەمێنێتەوە و زیکر و فکری لەگەڵ خوای گەوری خۆیاکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئایا لە کاتێکە ئەم خەڵوەتی بەستووە لە واقع ڕای نەکردووە؟ پرسیارێکی زۆر بەجێزان خۆگەر کەسێکیش بڵێ وەڵا کاکە محەممەد خەریکی تیجارەت بووە، کێش و مەشاکیلی هەبوو، وەرە حەزی نەکردووە ناو قەومەکەیا بێت و قەرزار بوو و خەڵک هاتوو دای پاری لێ کردو و ناچار سەری خۆی هەڵگرتووە چوو بۆ ئۆشکەوتانە و ماوەیە خۆی دزیوەتە و تەلەفۆنی داخست و جوابی کەسی نەیاوەتەوە و توێتیر کەسیا بڵێ باوکمان لە ماڵ نییە. لەوانەشە بارێکی تر بێ کوربا بە محەممەدە دانی لەگەڵ کەسا ناکوڵە، نەک لەگەڵ ئەهلی دێ و کەس و کار و نزیەکانی خوا، لەگەڵ خەدیجە شەفقیدان شەڕ و شۆڕی بوو، هەر تووڕابووی بەخوا تووڕم کێسە بەجێت یاڵمە چوون بۆ و شاخە چون بۆ ئۆشکەوتان. لەوەر محەممەد بۆ خۆی کێشەی هەووی لەگەڵ ماڵەوە، ناچار بە ناچاری سەری خۆی هەڵەگرت، ماڵەوەی بەجێ هێشت و دوورەکەوتەوە لە مەشاکیل. ئەیوو لە ئەشکەوتا بم بە تەنیا سەرم سووک بێ لەوە باشە لە ماڵەوە سەرم بێش. وابوو خوای گەورە بۆی کە هەردوو واقعەکەمان پێڕاست کاتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شخصێکی زۆر مەقبول و ئیجتیماعی بووە لەناو قۆمەکە و لەناو کۆمەلگاکەی خۆیان. هەموو کەسێک خۆشەویست بەبێ ئیستیسنا کەس نەبوو لەناو مەکەیا ڕقی لە محەممەد بێ صلی الله علیه و سلم. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کابرایەکی تاجیری سەرکەوتوو بوو، تەنانەت خۆشی زۆر بە تیجارەتەکەەوە ماندوو ناکرد، هەر ئاراستەکردنی ئەو خەڵکانە بوون کە پارەکەیان هەڵەسوڕان. بۆی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هیچ کێشەیەکی نەبووە، نە ڕووی ئیداریەوە، نە ڕووی کۆمەڵایەتیەوە، نە ڕووی سیاسیەوە، نە ڕووی اقتصادیەوە، نە ڕووی کۆمەڵایەت، هیچ شتێک. چۆن بزانین کە لەگەڵ خەدیجە کێشەی نەبوو؟ خەدیجە هەموو جارێکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ماوەیەکی پێچوو لە ئەشکەوت
یاخود لە خەڵوەتا خەدیجە خۆی ئەچوو بەو تەمەنەوە خواردنی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، یاخود پێغەمبەری خوا هاتە خوارەوە سەدانی کێکردن و خواردنی ترێ بردووە گەڕایە. یعنی علامەتی وەیە لەو پەڕی ڕەحابەتی سەدرا پێغەمبەری خوا ماڵی بەجێهێشتووە، لەو پەڕی تەبایی خێزانیە، یعنی پاچەی لە جگەری کردوێتەوە کە لای خەدیجە دایناوە، لای مناڵەکانی دایناوە، ڕوخسەتی وەرگرتووە و داوای لێبوردنی کردووە و پێی وتون کە هەدەفی من لەم خەڵۆتەیە چی؟ بۆیە خەڵەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوور بووە لە هەموو کێشەیەکی خێزانی و بەعکسەوە پێویستی بۆ هەموو جارێکە بێتەوە دڵنەوەی خەدیجە بکات، داوای لێبوردن کە دوورە و کە ئەم ماوەیە چەند بیری کردوون و چەند ناڕەحەت بۆی کە لە دووریان ژیاوە، بەڵام پێویستی لایەنی ڕۆحی ئەو بووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمە بکە. دیارە حکمەتێکی خوای گەورەی تیا بووە کە ئەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم خەڵوەتە بکا بۆ ئەوەی کە ئامادەی کا بۆ شتێکی گەورەتر، چونکە ئەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕووی ڕۆحیەوە ئامادە نەبێت لە ناو لیتا و خەڵتەی دنیای ئەو خەڵکەیە ڕۆبچێ، ئەم وحیە ئاسمانە پاک و بێگردی چۆن بۆ دێ؟ لەبەرەوە محەممەد ئەبێت بەشە مەلایکەتێکی تیا زیینو بێتەوە، تیا گەورە بێ، ڕۆحی پرشنگدارتر بێ و ڕەونەقدارتر بێ و تەفەکورکە و بیر لە کێشەکان کاتەوە بە دوای چارەسەرا بگەڕێ، لێ مێشکی خۆی ئەمانە بێن و ببات، بیر لە دروستکردنی ئەرز و ئاسمانەکان کاتەوە، بیر لە خاڵقی ئەمانە بکاتەوە، مسەیتر بێ لەسەر شاخێکەوە بەسەر وەزعەکەیە، هەتاوەکو پەیامەکی بۆ بێ تووشی سەدمەیەکی گەورە نەبێ. بۆیە خوای گەورە پێغەمبەری خوای ئامادەکە صلی الله عليه وسلم لەم ڕۆوە، بۆیە لە حەدیثی بوخاریە هاتووە فەرمێ وەکانە یەخلو بغار حراء فيتحنث فيه وهو التعبد الليالي ذوات العدد. چەند شەوێک ئەمایەوە تعبد و لێبڕانی بۆ خوای گەورە ئەکرد، ئەمەش کاتی خۆی پیاوێتوە حەنەفی ئیبراهیم یاخود حەنیفیەی ئیبراهیم کە ئینسان بەو شێوەیەدا بڕێ لە دنیا و خۆی یەکلایی کاتەوە بۆ تەفەکر و بۆ تعبد. ئەمەش جۆرێکە لە خەڵوەت کێشان و ئیعتیکاف لە ئیسلامە کە ئێمە هەموو ساڵێک سونەتە دووبارەی کەینەوە لە دەشەوی ئەخیری ڕەمەزانە ئیعتیکافکەین ناو مزگەوتەکانە، دەشە و تەنها دەشە و بۆ فکر و بۆ خەڵوەت دەگەڵ خوای گەوری خۆمانەدا بنین کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێش پێغەمبەرایەتیش کردوێتی و دوای پێغەمبەرایەتیش لە مزگەوتە ماوەتەوە کردوێتی بەبێ ئەشکەوت. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شتێکی غەریب و شازی نەکردووە، ئەمە خویەک بووە هەبووە لەناو ئەو قۆمەی خۆیان لای باپیری عەبدولموتەلیب و ناو پێغەمبەرانی پێشخۆشیە خەڵوەتیان کردووە، بۆیە ئەمیش هەمان خەڵوەتی کردووە بۆ ئەوەی کە ئامادە باش بێ بۆ پەیامێکی گەورە کە ئەخرێتە سەر شانی لەموتوە. وصلى الله على ئەو بەحری نوری علم و عرفانە کە دەرکی غەوری ناکە غەیر و علم الله سبحانه. والسلام عليكم ورحمة الله وبركاته.